یارانە خێزە کوردەوارە سربەخۆ وعدەم دابوو کە ڕووداوەکانە هەرێمە کوردستانە عێراق یا کوردەوارە داگیرکراگە لەلایەن کۆرپۆریشنی عێراقی بکەمە وانەیە پەروەردەکردنە ڕەجولانە سیاسی کادرە سیاسی بۆ مردمێکی بێ ئەزمون کریاگی بێ تەجروبە کریاگ و بێ شوناس و بێ هیما و بێ هەیکەلی گەورە لە دنیای ئەمڕۆوە. هاوکاتە لەگەڵ ئەوە ڕووداوەکانە فلستین و ئیسرائیل دەسی پێ کرد، شەڕە پرۆپاگانداییە جیهانی دەسی پێ کرد، خوێندنەوەهای پڕ لە حوب و بوغزی دوولایانە دەسی پێ کرد، بەڵام لەم سەرزەمینە و لە ناوە ئەم مردمە چون ئیماژێک لە ماگە لە ئینسانە گەورە، چون تەسەورێک نییە لە چۆنیەتی هەڵس و کەوت بەسریایی نۆ بە حوب و بوغزەکانی کە پەیمانی تەزریقەکەن. ئەم دیبێتەش بە خوێندنەوەی ڕووداوەکان ئەمڕۆ تەدریسێک ئەکات لە ڕەجولانە سیاسی لە ئایندا داهاتوو ئێستا تا سەتحێک قەبارەی مردمە کورد واتە سەرۆ تا نەناو ئەم خەڵکە کەسانێک پەیدا بوون کە ئیماژیان بوێت. مهمە کە تۆ ژیانە ژینکریاگە کۆمەڵایەتیت بە تۆ ئەزمونێک بدات، وەگەرنە تۆ دەست لە ئەزمون بۆش و بەتاڵە. مثالێک بەمە خدمەتتان ئێژێت، کابرایەک خەریک بوو لە ئاوێکا ئەخنکیا، یەکێکی تر هاتبوو نەجاتی بدات، دارێکی بۆ درێژ کردبوو، دەیگوت دەستت بدە بە من. و ئەو کابرا هەر خەریک بوو ئەخنکا و دەستی نەئەدا بە دەستی کابراوە و خۆی لە گێژاوەکە دەرنەهاورد تا کابرا خنکا. بوو بە جێگەی سەرسوورمانە ئەم ئینسانە کە ئەم کابرا بۆ لە حاڵە خنکانە بوو، وەختی ئەم دەسی درێژ ئەکرد و داری بۆ درێژە کرد و ئەیوت دەسە بە بەدەسە من، کابرا دەسی نەئەگرت. کەسێکی تێگەیشتوو لە لای بووتی لەبەر خاتری ئەوەی ئەو ئینسانە لە هەموو تەمەنیە دائیمەن وەری گرتووە نەیداوە، دەبوایە بتوتایە دەسە من بگرە. ئینسانێکە لە ژیانیا فێر نەبوو بێت زەرەر بکە، ئینسانێک لە ژیانیا فێر نەبوو بێت لە دەست بدات، وەختی یەکەم جار ئەکەوێتە سنوورێ لە دەستدان تەپی لێ ئەشێوێت. چون هیچ تەسەورێکی لە چۆنیەتی ڕووبەڕووبوونەوە تەکە ئەمانیە. هەر بەم دەسە وەختی تۆ دەستگاهێکی دەسەڵاتی گشتی نییە و تەعاملاتە گەورە لەگەڵ دنیا ناکەی و لەگەڵ دوژمنانە جۆرا و جۆرا سەرروکە لە نادەی و تەمامە ژیانە تۆ بووگە بە ژیانە کۆمەڵایەتی خۆت و ڕوتینە خۆت لە ناوە قەوم و خوێشتا و لە ناوە دەر و دوکان و بازارتا، تەمامە دەرک و دەریافتە تۆ لە خۆت، قەبارەی خۆت و ئەندازەی خۆت بە ئەندازەی ماشین فرۆشێک، بە ئەندازەی بەقاڵێک و بە ئەندازەی دکتۆرێکە. سەدحە ئەمە و بازنەی ئەمە گەورەتر بوێت، تۆ تەپە لێشێوێت، نازانی چی بکەی. هەروە ئەو کەرەستانەی کە بۆ ژیانت پێویستە لە حەدی ئەو شەخسیەتە کۆمەڵایەتیەسە کە هەست نەگەورەتر، ئەخلاقیاتت، چۆنیەتی ڕوانینت، خاس و خراوکردنت گشتی وا لە پشتە ئەوە. هەر بۆیە
بۆ دانەیە کورد فرە ڕاحەتە. ئمڕۆ عەلی خامنەئی بڕواتە ئەولاوە و حەمڕزای پەهلەوی بێت و ئیجازەی پێ بدات هەر جۆرێ دڵی وا پێوە لەباس لەبەرکە، هەر جۆرێ پێی خۆشە ژیانە کۆمەڵایەتی خۆی بکات. زۆر ئاسانە. دایرەی تەخەیولە ئەو ناگونجێت کە ئەو ئەتوانێ بڕوات لە جێگەیە حەمڕزای پەهلەوی دانیشێت، ئەو بۆ ئیشێ لە دوورۆ دانیشێت و حەمڕزای پەهلەوی تەکباتە بەرەو. فرێک لە ئێمەمانان دوای ئەوەی کە لە حاڵەتە قەدیمە خۆمان ئەترازین وەک گەورەمان نامێنێت و دەسەڵاتە پێشووترمان نامێنێت، ئەکەوینە ناوی شار و هیچ تەسەورێکمان لە دەسەڵات نییە. بۆیە ئەخلاقی کە تێمانە دروستی ئەکەن ئەخلاق حاکمیەتە کە تێمانی دروستەکەن و من تێمە سەر ئەمە. ئەم ئیماژە لە من گەورەترین خزمەتە وابن بە ئینسانە کورد لەم دەورە و لە دەورەی ڕابردووا کردم. من یەکسری دیبێتم کرد لە ژێرە ناوە لە بە شوێن گەڕان و کوردەوارە ون بووە. لە هەمان کات مثالم هاوردەوە لە سۆناتەکەی شکسپیر کە ژێ went to the session of sweet silence تات I summon up remembrance things past. ئینسان بێ مێمۆری، بێ بیرەوەری، بێ هەیکەلگەلی جۆرا و جۆر هیچ ئەزمونێکی لە ژیان نییە. بۆ خوێندنەوەی ڕۆمان مهمە، لەبەرەوەی ڕۆمان ئەتوانێت دەیان کارکتەری جۆرا و جۆری کۆمەڵایەتی لە ڕووبەڕووبوونەوەی دەیان کێشەی ئینسانی و کۆمەڵایەتی و چۆنیتی ڕووبەڕووبوونەوەیان فێرە تۆ بکات کە ئیمکانی هەز بەو پێگەیی کە هەتە، بەو جێگەیی کە تێیا دانیشتووی، بەو کۆمەڵە پەیوەندی کە هەتە قەت نەپێی بگەی، نەتێی بگەی و نەحاڵیت بێت. بۆیە ئاڵۆگۆڕکردن تۆ لە ناوە کۆمەلگایەکی داخراوی 100 کەسیە بە ناوە ژیانە لادێ یا 1000 کەسیە بە ناوە ژیانە عەشایری، وەختی تۆ هەڵە دەکێنێ فرە دەداتە مترۆپۆلێک وەکو پاریس، فرە دەداتە مترۆپۆلێ وەکو بەغا، وەکو داران، وەکو قاهرە، تەجروبەکانی ژیانە تۆ ئەگۆڕێتە. بەرەبەرە تۆ ئەوەڵ دەحفە زۆر سادەی، بەڵام یەواش یەواش فێرە چۆنیەتیە مانەوە لە ناو ئەو شارانە ئەوی ئەگەر قوتە نەکەن، ئەگەر نەهاڕن، ئەگەر نابودە نەکەن. کەواتە خزمەتێکی گەورە کە من کردگمە ئەمەسە، ئەگەر کورد ئمڕۆ خۆی بەوە گرتگە کۆڵبەر بێت، خۆی بەوە گرتگە ڕۆژنامە نووس بێت، خۆی بەوە گرتگە لە پەراوێزی حەزارەت و ژیار و تەمەدونی ئێرانی بێت، من بەرزمەوە کردگەسۆ. 50 ساڵی تر ئەم تەسویر و ئەم دەنگە منە، دانەیە کورد، دانەیە کوردە هاڕیاک بەدەستی بخوات و بیری تێتۆ کە باوایەکیان بوو بچووک نەبوو، باوایەکیان بوو لە سەتح جەهان بەحسیە کرد. نە ئەوت دەست بگرم لە کڵاوەکەی خۆت بابانەی وات، نە ئەوت جێگە و پێگە خاسە. فرێک لە مردمە ئێمە ئەمڕۆ بەچکە کارگەرن، بەچکە کارمەندن، لە ژیانە کارمەندی خۆیانە ئەو پڕتر ناڕۆن، بەچکە مەعاشخوەرن، لە ژیانە بەچکە مەعاشخوەری ئەو پڕتر ناڕوات. تەواو دنیای ئەو هۆدەیەکە، ماڵێکە، قاتێکە، ئاپارتمانێکە، تەمامە دنیای ئەو ماشینێکە، مۆبایلێکە، شوورێکە یا ژنێکە. لەمە زیاتری پێبەن فڕایەدا نەتەوانە ئیدارەکردنی هەست، نە بۆی مهمە. بۆیە بۆ ئەو مهمە لەکوێ ماشینێکی دەزەکەفێ، لەکوێ ئەتوانێ مترێ جێگە بسێنێت، لەکوێ ئەتوانێت تۆزێ دۆلاری دەستکەفێت و ئەو حەدە ئەقەلە کە بۆ ئەو حەدە ئەکسەرە جێبەجێ ئەکرێت. نەبوونە تەجروبەیە ژیان، بێ تەجروبە بوون و نەبوونە هەیکەلگەلی جۆرا و جۆر تۆ بچووک و ئەکاتۆ. قازی محەممەدە شکست خواردگ تەسلیمە ئەرتەشە ئێران بووک لە کوزۆڵی و بێدەسەڵاتیە خۆوە دەسۆداگ و ئیعدام کریاگ هیمایەکی شکستە. کەرکووکێکی تەسلیم کریاگ
هیمایەکی شکستە، ئاشبەتاڵێک هیمایەکی شکستە. ئەوەی پەیکەرەی حەزارەتت تازە دائەنێ لەسەر ڕەوایەتە تازە دەستگای بۆ تعریفەکاتەوە من تێمە سەری. بەڵام پێشووتر ئەم مقدمانە ئێژم کە متوەجه بوون دەرسە ئەوەڵ. چاوەکانتان نەتان خەڵەتێنێت لە پەسە پشتە هەرەنچێ لەم دنیا ئێوە تماشاکەن، لە پشتە هەر شتێ لەم دنیا هەست ئینسانێ دانیشتگە. ئەگەر ئەنوارنە گەورەترین بورجە تاریخ، ئەگەر ئەنوارنە بەرزترین بینای جەهان بورجە خەلیفە، درێژی و بەرزیە ئەم بورجە نەدانگرێت. ئینسانێک فەرمانی داگە، ئینسانگەلێک بۆی بە نەزم کریاگن، ئینسانگەلێک دروستیان کردگە. وەهم ئەو تەسویرە نەتانگرێت. لەگەڵ هەر شتێکا لەم دنیا ڕوبەڕوو ئەوونەوە کە ڕەبتی بە حەیاتە کۆمەڵایەتی ئینسان هەست، ژیانە ئینسانی هەست، ئینسانێ وا لە پشتیە. دەبابەی ئەبرامز ئەوێنی، تەنکە ئەبرامز ئەوێنی، ناوگانە هەواپەیمابەری ئەوێنیت، چەکن نەوەوی ئەوێنیت، ئینسانێ وا لە پشتیە. لە ئاخرۆ ئینسانێکە بڕیار ئەدا و قامکەی بەرزۆکات و بینێ بەقەی دوگمەیەکە بیتەقێنێ یا نەیتەقێنێ. بەڵام ئێمەمانان تەسویر ئەمان خەڵەتێنێت. ئەگەر ئەمە فێر بووین کە دەوڵەتە ئێرانی وەختی ناوی ئەوەین سەرمان لێ ئەشێوێت، مجموعەی مؤسساتن کە بڕێک لەش لە ناوە پۆزیشن گەلە ئیداریە دانریاگن، ناویان ئەسقەرە، ئەحمەدە، قاسمە، عەلیە، مەنوچەرە، ئەمانە بەشەرن. ئەو کورسیە کە بەسەری و دانیشتگن نەتان خەڵەتێنێ. ئەسقەر و عەلی و ئەوانە هەمان مشکلیان هەست کە تۆ هەست، ئەوانیش تەنیاییان هەست، ئەوانیش ئێش و دەردیان هەست، ئەوانیش خۆشی و ناخۆشیان هەست، ئەوانیش لێیان تێکەچێت. ئینسانن وەکو تۆ. بەڵام ئەو قەڵەمێ وا بەدەسیوە ئەتوانێ ئیمزا بکات، ئەتوانێ ئیمزایەک بکات کەرەستەیە بە حەرەکەت بێت، ئەتوانێ ئیمزایە نەکات ئەو کەرەستە حەرەکەت نەکات. لە پشتە هەر لەشکرێکە فەرمانێک دانراوە، ئەو فەرمانە ئینسانێک سادریەکات کە ناوی سەرۆکی ئەرکانی ئەرتەش یا فەرماندەی ئەرتەشە. ئەرتەشێک دروست نابێت مەگەڵ کۆمەڵێک ئیمکانیات لە پشتی بێت. یەک، سەرچاوەگەلە ئینسانی، کانزای ئینسانی. دوو، کانزای مادی. سێ، لۆجستیک و تەدارۆکات. چوار، پرۆپاگاندا، تەبلیغات. پەنج، مەشروعیەت، ئیدە. تەمامە ئەمانە دەست ئەنە دەست یەکتری تا پۆتینی سەربازێکی عێراقی دروستکەن، تا پۆتینی سەربازێکی ئەمریکایی دروستکەن. ئەو ئەرتەشە کۆمەڵێک تەمهیدات وا لە پشتیا کە ئێستا تەعەیون پەیاکە لە بەردەمەتەوە. ئەگەر تۆ استراتیژیک بنواڕیت و ئەگەر تۆ فەرماندە بیت، تەمامە تەلاشە تۆ ئەمەسە ئەم ئەرتەشە ئەو جۆرە حەرەکەت نەکا و کارایی نەوێت کە ئێشێ بیوێت. عەرەبەکان پندێکی پێشینیانیان هەسێژن سەرکەوتن بە زیادی لەشی مردک بەدەست نایێت، سەرکەوتن بە زیادەی ئینسانە تۆقاوەکان بەدەستێت، سەرکەوتن بە زیادی لەش ئینسانە مردووەکان بەدەست نایێت، بە زیادی ئینسانە تۆقاوەکان بەدەستێت. ئێمەی کوردە قەومی ئیتنیکی لەشێکمان لێ ناکوژرێت، حسابیکەی 500,000 نەفرمان لێ نەمردگە، وەلێ 50 ملیۆنمان تۆقیگە. تۆقینی 50 ملیۆن نەفەر کوردە قەومی ئیتنیکی کریاک
يعني سلطة تام وتمام دولة إيران، سلطة تام وتمام دولة العراق، سلطة تام وتمام دولة تركيا، سلطة تام وتمام دولة سوريا. جاء خاتو جهان آراي باوي من دي بيتكم كريجي إراو دم كردن دڵبەر ئەرتۆبەی پایەندازت کەم مەی و نەی و بەی. ئیراودەم کردن دڵبەر ئەرتۆبەی پایەندازت کەم مەی و بەی و نەی. شعر ژنێکە کارکرد ئەمە لە ئیرادەس، لە پشتە ئیرادە ئەوەی کە من ئیرادە ئەەکەم مەی و بەی و نەی، یعنی مۆسیقا و شادی، سەرخۆشی و مەستی، لەشە ژنانە بەبەی بخەمە بەردەسە پیاگێک. کۆمەڵێک شتێک ئەو ئیرادەمە منەدا، ئەوەی کە من لە چی حەزەکەم، لە چی بێزەکەم، لە چی حەزەکەم و لە چی بێزەکەم، ئیرادە لە منە دروستەکە. ئەوەی کە من هەڵەسم کارێگەکەم لە ناو مێشکە منە بڕێچت خاسە و بڕێچت خراوە. ئەوەی توانی لە ناوە مێشکەتوە خاس و خراوەکان بگۆڕێت، ئیرادەی تۆ ئەگۆڕێت. دەسەڵات چییە؟ دەسەڵات سەپاندن ئیرادەی خۆ بەسەر ئیرادەی ئەوی ترە. ماناکردنەوەی ئازادی لیبراڵی لە تۆماس هابز تا جان لاک ئەمەسە ئازادی سەلبیە، ئەوەی کە شتێک لە مەسیری چەمانەوەی ئیرادەی ئینسانە بۆ ئەکتە ئازادی دانەنرێت. هیچ شتێک نەوێتە هۆی چەمانەوەی ئیرادە. مەسەلەن ئەگەر تۆ دەمانچێ بنی بەسەری من و بە من بێژی ئیشێ $10,000 پێ بێ وەگەر نات کوژم، دانە ئەو $10,000 لەلایەنە من بە تۆوە، ئەو جار ناوێت و ئەوەی کە من ئازادانە ئەو ئینتخابم کردگە. بۆیە من شتێ ئیرادەمی چەماندەگەسۆ کە ژیانم تەهدید ئەکا. تۆ ناتوانی بڕۆی بێژی وەڵا من ڕئیسە حکوومەتە هەرێمە کوردستان بووم، نوری ئەلمالکی هات بە منی وت $100 ملیۆن بگرە بێ مۆرە دەوڵەتە عێراقمان بۆ بکە، خواوەکیڵ $100 ملیۆن پوڵە فرەیەکە، من ئەرادەم چەمیاوە، کەواتە من لەوێ خۆم بڕیارم نەداگە ئازاد نەبووگم، بەڵکو $100 ملیارد ئیرادەی من چەماندۆ. کابرایشی غەڵەتە کرد. ئیرادەی تۆ لە ڕاستایە شەهوەتی چەمیاگەسۆ، نە لە ڕاستایە تەهدید بوونە ژیانت. کە من ئێستا وتم ئیرادە لە تۆ ئەکت دروست ئەکا، بەڵام وتم لە پشتە ئیرادە خاس و خراو دانریاگە. وتم دەسەڵات سەپاندنە ئیرادەس. وتم ئێستا کە تۆ گەرەکتە ئیرادەی کەسێ بگۆڕیت، تەنیا ڕێگەی ئەوە نییە دەمانچە بنی بەسەریوە، ڕێگەیەکی تریشی هەست، خاس و خراوەکانی بگۆڕە، ئیرادەکەی ئەگۆڕیت. خاس و خراوەکانی بگۆڕە، ئەو جۆرە ڕەفتارەکە تۆ گەرەکتەیتر پێویست ناکە دەمانچە بخەی بەناو سەریەوە. ئەگەر لەمانە تێ ئەگەین، ئەگەر زانیمان ئێمە ڕوبەڕووی ئیرادە ئەوینۆ، ئێمە لەگەڵ ئینسانەکانە ڕوبەڕووین، تەسویرەکان نامان خەڵەتێنێ، ئەو جارتینە سەرم مێتۆدگە لە ئەوەی کە تۆ چۆن ئیرادەی ئینسانێک وادارە بە تەسلیم بوونەکەی. دەمانچێ چواردەخۆر بۆسە دەورە خۆت و بڕۆ دەورە دارتوویەک لە هەورامانە، دەمانچەکەت دەربینە و ڕێزە دەمانچە بتەقێنە، بێژە تووی سەگباب، ئیمساڵ دووتون تووە سوورەم پێ نەدەی، ڕیزە دەمانچەت لێ ئەدەم، تووە بۆی مهم نییە. مانگایە بێرە لەو دەشتە هەولێرە،
گوێرەکەکەی بێرە بەردەمی بێژە ئەگەر ئیمشەو دەلیتر شیرم پێ نەدەی گوێرەکەکە سەرەوەڕم مانگاکە بووی مهم نییە سەری بۆڕە بەڵام دانێ ئینسان بگرە مناڵەکەی بێرە بەردەمی بێژە ئەگەر وەکو گا نەباڕێنی وەکو سەگ نەحەپێنی وەکو سەگ پێڵاوەکانم تا تۆ قسەرم نەدەسی تۆ قامکێکی مناڵەکەت ئەوڕم تۆ ئیرادە دەچەمێتۆ چون نەتوانی فکرکەی چون ترست هەست و تۆ کارەکەی و ئیمکانی هەست ئەو کارە بکەی و ئیمکانێکی فرەی هەست بیکەی ئەگەر تا ئەگرا حاڵیمان بوو ئێستا ئەزانیت دەوڵەتە ئێرانی پێویستی نەیە کرد حەشت و شعبی بەهەنێرێت بۆ ئەقلیمە کوردستان لە پشتە ڕیفراندۆمە کەزاییەکە کۆمەڵێک خەڵک لە ئەقلیمە کوردستانە نفوزیان کردووە ناو مەردم ئەیانوت ئەگەر ڕیفراندۆم کەین کەسمان لەگەڵ نییە ئاو تەماتەمان بۆ نایت ئێران سنوورەکانی داخە براڕۆ لە برسا ئەمرین نازانم ئەقلیمە کوردستان چەند هەزار کیلومترە چوارجێ یا مربعە بەڵام کەرتەقەزە 360 کیلومتر مربعە محافزەی کرماشان 25,000 کیلومترە چوارجێز کەرتەقەزە 360 کیلومترە 360 لە وشکاییە سنووری تەکە ئیسرائیلا هەست گەمارۆ دریاگە و دیواری بۆ کێشریاگە و تەنک و تۆپ و مسەلسەلی بۆ دانریاگە لەگەڵ درۆن و F-35 یەک پشتیشی دەریاس لە دەریایش هێزی دەریاییە ئیسرائیل ئەمریکا بریتانیا وێزیاگە کەرتەقەزە وەکو لەپە دەست وەکو سەواحڵە کنارە دەریا ساف کشت و کاڵیشیان گەنمە و زەیتونە و ئەم جۆرە شتانەیەوە لە خاوەرمیان هەست داخم بۆ خەڵکە قەزە نەیوت براڕۆ ئەمرین لە برسا سێسە و 60 کیلومتر بەقەدەر ڕانیە ناوی بەقەدەر هەڵەبجە ناوی چۆن ئێمە 6 ملیۆن تۆقاومان هەست لە ئەقلیمە کوردستانە سێ جێگەی وشکایی گەمارۆ دریاگە بە ئیسرائیل یەک جێگەی دەریاس دیسان گەمارۆ دریاگە هەم بە ئاو هەم بە هێزە ئەرتەشیە بریتانیا ئەمریکا و ئیسرائیل ئەی چۆن ئەوانە ئەتوانن بژین و ئەژین وەلێ مەردمە ئێمە بە شاخ و بە داخ و بە ئاڵڤجەڕ و بە حەیوانات و بە کەرتە کوشت و کاڵ و بەم گشتە زەمینە باشە 6 ملیۆنی ناتوانێ بژین ئێمە مەردمە فاسدێکین یا ئێمە هێرشمان کریاگەسە سەر بەر لە کەڵەشینکۆف بە شتێکی تر بۆ خاترەوەی تێتان گەێنم کە ئیستراتژی بۆ مهمە من ئیدعام کرد لە ناوە خاوەرمیانە ڕەجل سیاسی نییە ئیدعام کرد لەم سەرزەمینە کوردەوارە قەدر ڕەحبەر مەوجود نەوگە کۆمەڵێ فاسدیان هاوردگە بە ناو ڕەحبەر معرفیان کردگە بە کورد ئەم ئیدعانە سابتەکەم من ئیدعام کردی منە فەرماندەمان بووگە نە ژێنێراڵمان بووگە قەت نەمان بووگە نە ئستراتیژیستمان بووگە چەلەحانیکەر و قسەفرەکەر و درۆزن و خۆنەمایش دەرمان تا دڵە گەرەکوێ ئیستێشە هەست ئەوانەی کە وانە کەرتە ڕووناک بیدیا بە قەوڵە خۆیان مێژووی یۆنان ئەزانن ئەوانەیشتان حەز بە سینەما و فیلمە عەسابە ئەکەن حتمن فیلمە ترۆیتان دیگە
ترۆی سەرزەمینێکە کە بە باڕ و دیوارێکی گەورە حیفازەتی لێ ئەکرێت. ئێوە بیستتانێتە قڵای هۆریر و قڵای فڵان و بیستتانە کە ئەم جەمعیەتانە لە ناوە قەڵایەکا ژیانیان کردگە کە دەوروبەریان دیوار و گەلەبەرەوەی دوژمن نەتوانێ بێتە ژوورۆ. بە درێژایی مێژوو بۆ خاتری گوزەرکردن لەم قەڵا بڕێک ئستراتیژی نظامی دانریاگە. مەسەڵەن تۆ لە فیلمە کینگدەم ئۆف هێڤن پادشاهیە بەهەشت کە لەسەر چیرۆکە سەلاحەدینە ئەیوبی دانریاگە گەماڕۆیە ئورشەلیم کە ئەوێنیت کە سەلاحەدینەیدا منجەنیقی هەست ئەوەی کە بەردە گەورە فڕادا تا با لە دیوارەکە بیشکێنێت. یا تۆ لە ناو ئەمانە دیکتە کە دارە گەورەیەگەوەن ئەدەن لە دەرگای دیوارەکە بڕۆنە ژوورۆ و تۆ ئەوێنی لەسەرەوە کاورا قیرەکا بە سەریانە نەفتەکا بە سەریانە ئاگریان ئەدا بە تیرروکەوان لیان ئەدا. یەکێک لە ڕێگەی گرتن ئەم شارانە گەمارۆدان بەستنی ڕێگای هاتوچۆ محاسرەکردنیان تا لە برسا وادارە بە تەسلیم بوونیان بکات. وەکو کارێک کە ئیسرائیل کردی لە کەرتە قەزە ئاوی داخست کارەبای داخست ڕێگەی هاتوچۆی داخست هاوردە و بردەی داخست تا گەمارۆیان بە. بەڵام ئەمە مەعمولەن یەکجار هەزینەیەکی زۆری بوو بەهای زۆری بوو مانگها دەبوایە توولی کێشایە سەربازێکی زۆرە لە دەسەدا پوڵێکی زۆرە لە دەسەدا تااقەت و تەحملێکی زۆری گەرەک بوو بۆیە بیریان لە نەقشەگەرە تر کردو. هەر لەم ماجرای ترۆیە کە سپارتا حملە ئەکا بۆیان یەک داستان موجودە. لە پشتە دیوارەکانە ترۆی ئینسان نوێسیاگە پادشاه و کاهن و مردم و خەڵکە برسی و خەڵکە ژیر و خەڵکە ئەحمەق و خەڵکە خورافی دوژمنە بناسە کێ لە پشتەم دیوارە ویسیاگە ترسەکانی خەوفەکانی لە خۆبایی بوونەکانی کولتوری بناسە. کابرای عەرەب لە ناوە کاخە سفیدا دەرمەوردە مزاکراتە ئاشتیە سۆڵحە فلستین و ئیسرائیل قسەیە کرد. ئەیوت تەفاوتە فەرهەنگیە غەرب تەکە جەهانە عەرەبا فرەفرەس. تۆ بۆ دیپلۆماسیکردن زوانت گەرەکە زوان ئشرافێکی کاملی بەسەر فەرهەنگ و بەسەر زوان گەرەکە تا بتوانی تەئسیر لە بەرامبەرەدا بنی. بۆ ئێمە بۆ ئینگلیسیەکان فیوچرە داهاتووە بۆ عەرەب داهاتوو نییە. بۆ عەرەب داهاتوو زەمانی ممکن ئەبێت کە تۆ ڕابردوو چاکەیتەوە. تۆ ناتوانانی بڵێ هەمووی سفر کەرەوە لاپەڕەیەکی تازە کەرەوە. ئەمە لە زمانە عەرەبا معنای نییە. لە زمانە عەرەب داهاتوو یعنی تۆ ڕابردوو پاکۆەکەی تۆ چاکیەکەی تۆ ئێستا هەنگاودا ئەنی بەرەو داهاتوو. بەڵام لە زوانی ئینگلیسی یعنی هەرچیە بوو گەتایسە دایخە فەرامۆشی کە لە ئێستاوە لاپەڕەیەکی ترکەینەوە. بشێ کولتورە و مردمە وا لەگەڵ یا دەرکەوتگی بناسی. بۆیە سپارتیەکان وەختی زانیان بە هەبوون هەرکولیش ناتوانن دیوارەکانە ترۆی خەن هاتن بیان خەڵەتێنن چون ئینسان وا لە پشت دیوارەکانە ناوێ دیوار بتخەڵەتێنێ. هاتن هەیکەلە ئەسپێکیان دانیا لە کەشتیە شکیاوەکانیان لە تەنیشتە ساحلە و کەشتیەکانیان جێبەجێ کرد یعنی دەرچووگن شەوانە. تۆ مێژە خۆیان حەشار داگە دەرنەچووگن. کاهینەکانە ترۆی وتیان ئەمانە شکەستیان خوارد و ئەو ئەسپە هەدیەتە و شانس بۆ ئێمە تێرێ ئەسپەکە بێرنە ناو. ئەسپەکە پڕ بوو لە سەربازی سپارتی لەگەڵ هەرکوڵە چوونە ناوە دڵ ئەسپەکە. ئەسپەکەیان بە سڵاو سڵاوات هاوردە ناوە دەروازەکانە ترۆی کردیانەوە بردیانە ناو شارە ترۆی دەروازیان داخست. شەوکە هەڵیانەوە ئەخستەوە لە خۆشیە مەستیان کردبوو لە ئەسپەکە هاتنە خوار و دەروازەی شاریان کرد و سپا هاتە ژوورۆ. ئەسپترەوە لە ناوە ئێمەمانانە ئەدەبیاتە حیزبیە کوردبازیە. ئەوەی وا ئەیوت کەسمان لە پشت نییە لەم دنیا ئەوە ئەسپتراواس. ئەوەی وا ئەیوت ئەمرین لە برسیانە وای کوڕ و کەنیشکەکانە کورد ئەوە ئەسپتراواس. هیچ
وەستانەوەیەک لە بەرامبەر کووردا لە بەرامبەر دژمنانیە. کورد سەنگەری لە هیچکویانیە. کورد لە مێشکیوە تەسخیر کریاگە و لەشی داگە بە تەعەدا و تەجاوز. سەنگەری نەگەرەکە دیوارەکان و هیچ دیواری لەم دنیا بەرناگرێ بە فەتح کورد. نەیگەرەکە وەختێ تۆ شاسوار عەبدولواحد و فەرهاد سەنگاوی و مەسعود بارزانی و حەمەی حاجی مەحموو و خانەوادەی تاڵەبانی و خانەوادەی بارزانی و کۆمەڵە و دموکرات و پەکەکەت هەست. هیچ دژمنێک بە هیچ هێزێک پەلامارە بە. دژمن حرەکەتی نەکردگە، تۆ تەسلیمە دژمن بووی. دژمن حرەکەتی نەکردگە، تۆ شکستت خوارد. بێ هیچ تاقیکردنەوەیەک تۆ شکستت خواردگە. ئەرێ کوڕینە ئێوە کەستان دیگە لە شەوە زەماوەنیا بە بووکەکەی بێژێت. بووکەکەی بێژە وڵات و پیای چاکێکی خاص بە قووەتی بێژێ تاز من هیچێ نییە. عەلی ئەشرەفە دیگە. زەوی جووتەکاوە بێگاواسن تایستە پیاگی واتانە دیگە. دیکتانە پیاگێ بێ بەلای ژنەکەیەوە بێژێ قووەی جنسی من هیچ نییە. سایزە عەلی ئەکبەرتان نەدیگە. ڕەهبەرانە ئەحزابە کوردی ئەگەر ئەم تەشبیهە بخوات لە لای هاوسەرەکانیان ئێژن کورە من حەچی نییەم تو نازانی محەممەد ڕزا تارانی چ سایزێکی وا پێوە. لەکوێی دنیا دیکتانە کاورە دەم لە پیاگی با خۆی ژنەکەی خۆی بکاتە لەش فرۆش. و ئەدەبیاتە ئەوامانە ئێژن کاورای ژن جندەکونە. ڕابران ئەم حیزبانە نەک مردم و کوردە قارەمانیان دروست نەکرد، مردم و کوردە تەسلیم پەزیرە تەنوە تەجاوزیان دروست کرد. کورد نەهێزە ئەوانە، هێزە هەر کەسێکەوە قووەی جنسی هەز و ئەتوانێت تەجاوزکە، مقاومەتی تیانیە. ڕێگەی چەماندنەوەی کەواتەی سەیمە تێگەین. کارل فۆن کلاوزویتس ئەفسەرێکی پایە بەرزی ئەرتەشە ئەڵمانە پرۆسی بەر لەوەی کە ئەڵمان دروست بوێت، ئەرتەشە پرۆس کە لەگەڵ ناپلەۆنیشا شەڕی کردگە، دۆکترینی شەڕی تعریف کردگەسۆ باوکە ناسیۆنالیزمە مقاومەتە بەرخوەدان. ئەمەی توێژی بەرێخوە ئەدەم بەرخوەدان سەرێکیان بەرخۆدان ژیانە سەرهەڵدان ژیانە. ئەم بەرخۆدانە هەنە کارل فۆن کلاوزویتسە. ئەماغی کلاوزویتسە ئیژی شەڕ امتداد سیاسەتە و شەڕێک کە سیاست لە حاز نەکات سەر ناکەوێت. دەرنەتیجە ئیشە ئوسولە سیاسی لە ناو شەڕە ڕعایەت کرێت. تۆ سپا بۆ دروستەکەی لەبەر ئەوەی کە کەسێک ئیرادەی قبوڵ نەکردنە تۆی نەوێت، بۆ ئەی لە سپا نەمایەندەیە ئیرادەیە بەرامبەر تۆس کە نەیگەرەکە ئیرادەی تۆ قبوڵکە. تۆ کلێ ئەدەی ئەیشکێنی بە زۆر ئەشکێت و ئیرادەی تۆ قبوڵەخە، تۆ شکستە خۆی. ئەی ئەگەر ئەم سپا نەدا لەمە، بەڵام ئەم قسەی تۆ بەسەر ئەوانە زاڵ بوێکی پیرۆزیە، سەرکەوتنە. بەڵام چەپەڵیش نییە و قێزەویش نییە و خوێنیش نەهاتگە و وێرانیش نەوگە و
ئەگەر لەمە تێگەیت و فەهمیت شەڕ یعنی چەمەندنەوەی ئیرادەی بەرامبەرت، ئەوجا ئەفەهمی چەمەندنەوەی ئیرادەی بەرامبەر ڕێگەگەلە مختلفی هەست. یەکێکیان تیر و تفەنگە، یەکێکیان و یەکێک لە ئەهرۆمە بچووکەکانی بە نمونەکردنە لەشە فیزیکیە کوژراوە. تۆ کە پەلامارە وڵاتێک ئەدەی نەتگەرە کە تەمامە ئینسانەکانی بکوژی و بن بڕیکەی. ئەی کێ کارکە؟ مسکۆیە بێ جەمعیەت بە چ دەردە ناپلئۆنیە خوارد؟ هیچ. بۆ ناپلئۆن مسکۆی جێهێشت؟ لەبەرەوەی کەسی دیانە بوو. ئەی ئەگەر 2 ملیۆن کەس لە مسکۆ بوایە ناپلئۆن جێهێشت؟ نە. بۆیە من ئەپرسم شەڕکەرەکانە عەرەب کە هاتن ئێمەیان بوو سۆڵمان کرد ئەحیانەن حەملەیان کردە کوێ؟ لەکوێ کۆمەڵی 1000 کەسی کوردیان گیر هاورد؟ کامە شاریان گرت؟ ئەگەر لەمە تێگەین ئێستا بەرەبەرە من خەریکم ورودتان ئەدەم بەوەی کە ئێستا تۆ وەختی ئیژی ئستراتیژیە شەڕ ئیشی بیر لەوە بکەیت و چۆن ئیرادەی بەرامبەرت ئەچەمێنی تۆ بە قسەی خۆش، بە وەسوەسە، بە تەتمیع، بە پاداشت، بە پارە، بە ژن و سێکس، بە پیاوی زەریف، بە چی ئیرادەی کاورە ئەچەمێتۆ. هەر ئەوەنەی کە کڵاشینکۆفێک، بۆمبێک، سارۆخێک لە دەریای ئەحمەرۆ ئیرادەی تۆ ئەچەمێنێتۆ، هەر ئەوەنە دەفتەرە دۆلارێ ئەیچەمێنێتۆ. هەرتکیان کەرەستەن. ساحێب کەرەستە ئەتوانێت لە ڕێگەیەکا ورود کاتە ناوتۆ، یا بۆ ترسێنی، یا پاداشتەکە، یا وەسوەسەتکە. ئەگەر لەمانە تێگەین ئەو جاریشی بزانین ئەی ئەگەر تۆ وەسوەسە نەبووی، ئەقلیشە بوو، چ ڕێگە گەلێکی تر ئێشێ بگرێتە بەرەو تا بتوانێ ئیرادەت بچەمێنێتەوە. ئاخرین قۆناغ چەمەندنەوەی ئێرادەیە ئینسان وەحشەت، ئەوەی کە عەرەب پێژی ڕۆعب، ئەوەی کە بە زمان حقوق بین الملل پێی ئێژن تێرۆرە. تۆقاندن، بتۆقێنی. لە دادگاکانە هەڵەبجە سابتم کرد نظامە سڵتەی جیهانی ئێران و عێراق و ئەحزاب گرەکیان و کورد و مردم سەرزەمینە ئێمە بتۆقێنن، بیتۆقێنن. کوشتنە 5000 نەفەر، 2000 نەفەر لە هەڵەبجە کورد بن بڕناکە. سەدەمەی ڕۆحی ڕەوانیە کە لە تۆقاندن دروست ئەوێت، کورد حتا هەتایە نابوو دەکات. ئەمڕۆ پوڵە خوێن خۆرەکانە مۆنومنتە هەڵەبجە بێ ئێرادەتەرین، بێ پرینسیپترین، تۆقاوترین مەوجودە سەرگووی زەمینن. ئەگەر وردە خەریکین لەمانە تێئەگەین و وردە خەریکە حاڵیمان ئەوێ و ئێوە بە زوانە جافی بەم زوانە خۆمانە تا ئیستە لەم قسانتانە نەبیست کە بۆتان نەکریاگە دائیمەن قسەی چکلیت و پشتە پەردە و زلهێزەکان و ئەم قسە مفتانتانە بوو کریاگە بۆ ئەوەڵین بار ئیماژێک ئەوێنن لە ئینسانێک وا لە سەتحە عالیا تەدریسە یاساکانە دەسەڵات، تەدریسە یاساکانە شەڕەکە، تا تۆ شەڕ وەکو شەڕە دوو گەماڵ لە ئاواگیە کە تا نەوێنی، شەڕە دوو بنە ماڵە و کوشتنە دوو جنازە نەوێنیت. شەڕ ئەبعادە گەورەی هەست، بازی گەرگەلە گەورەی هەست، کەرەستەی جۆرا و جۆری هەست و نگاهە جۆرا و جۆری هەست.
ئەوەی کە ئیرادەی تۆ ئەچەمێنێت تۆ خاس و خرا و تەشخیص نادەی بەشێ لە شەڕە. با من متوجهتان کە منزورم چییە؟ ئەوەی لە دنیای ئمڕۆ ئیتفاق کەوتگە ئەمەسە کە بۆ یەکەم جار ئینسانەکان ئەوانەی وانە ئەوروپا فێرە سیستمێک بوون، فێرە ئەکسچێنج بوون، ترید بوون، بیریان لێ کردەوە دنیا بکەن بە بازار خۆیان. ئەم دنیاکردن بە بازارە خۆیانە یعنی پاککردنەوەی قەڵەمڕەوەکانە خەڵکتر. بۆیە ڕەوشەنفکری ئەوروپا لەسەر فیزیکە نیوتۆنی و مێکانیزمە جەهانی شروعی کرد بە ڕۆشنگەری و فەلسەفیدەن. ئەم فەلسەفیدەنە لە ڕاستای چ بوو؟ لە ڕاستای بە جیهانیکردنە بەهاکان بوو تا بتوانن سنوورەکان لابوون. لە ژێرە ناوە بە جیهانیکردن تەمامە قەڵەمڕەوەکانیان پاکۆ کرد و بوو بە قەڵەمڕەوە بریتانیا، فەڕەنسا، بلژیک، هۆلەند تا سەردەمانە ئینقلابە فەڕەنسا. لە ئینقلابە فەڕەنسا بۆ ئەوەلین بار یەک اتفاق کەوت، قاویان کرد لە مەردمێ، وتیان یاڵڵا بێن بۆ دفاع لە ئینقلاب، چەک بگرنە دەست. ناوی ئەمیانە نیان ناسیۆنەلیزم. زۆر و بۆریان جەم کرد، ئەسڵ حیاندا دەسی پیانوت جبهەی دفاعکردن لە ئینقلاب. بەمە وتیان ناسیۆنەلیزمە بورژوازی. ئەرتەشە فەڕەنسا کەوتە ڕێ ناوە دڵ ئەوروپا. سەربازەکانە ناپلئۆن کە گەینە ئیمپراتۆریە پرۆس یەک و دوو جار شکیا کۆمەڵی ئەڵمانی لە ناو ئەوروپا نە لە ئەفریقا. دەبوایە خۆیان نەم کولتورە جیهانیە تێکەڵ نەکردایە، بەڵکو بەشیان بگرتایە. ئێستا ئێشێ دیسکۆرس بگۆڕێت و ئەو نەزمە کە بەلە بەرەخەریکە دروست ئەوێت ئێستا یەک ئەدەبیاتی هەست، جیهانیکردنی بەهاگەلە جیهانی. لە ژێرە ناوە ئینقلابە ئەمریکا، لە ژێرە ناوە ئینقلابە فەڕەنسا ئازاد بوو هێزە توودە. ئەمە پێژن ناسیۆنەلیزمە توودەیی. ناگەهان عیدەی ئاڵمانی لە ژێرە ناو سەرزەمینە مقدسە ئاڵمانە چوونە قەوارەی بچووکتر جزئێک بە ناوە ئاڵمان و شروعیان کرد بە تێئۆریزەکردنە ئاڵمانی. بەمە ئێژن ناسیۆنەلیزمە مقاومەت. ئەوە سەر کە توێژی بەرخۆدانژی یانە هەی سەر هەڵدانجی ئەزێ بەریە خوا دەدەم حەزی پێکەی مقاومەت. ئەدەبیاتە مقاومەت کڵاوە گەورەیەکەن لێتە سەرەتەوە. پس جیهان ئەوێتە دوو بەش، ناسیۆنەلیزمە هێرشکەر، مەسەڵەن ئەم گشتە کۆمەڵە حیزبیەتیە هەڵدریاگە بۆشە بەتاڵە لە ژێرە ناو ناسیۆنەلیزمە کوردیا دیگەیشێ. ناسیۆنەلیزمە کورد هێرشکەر نییە، بەرەنگاری کەرە. ئەمە لە پشتە تەوجیهە کارل فۆن کلاوزویتس تێ کێژێ فۆڵک مقاومەت ئەکات لە مقاوڵە سڕینەوە و ئەرتەشە ئیمپریالیستیە. ئەوێت و چی؟ ئەوێت و مقاومەتە لە بەرامبەر ئیمپریالیست. ئێستا تۆ دوو جۆر ناسیۆنەلیزمت هەست. ئەوەڵی ئستعمارەکە لە ژێرە ناوە بە جەهانی بوون، دووەمی لە ژێرە ناوە مقاومەتە ملەتێک مقاومەتەکە. ئەوەڵی هێرشکەرە، دووەمی مقاومەتکەرە، دووەمی مقدسە. دووەمی بە چه کەڵکێکتێ لەگرا کەلەمەیەکە بۆ دروستەکەن بە ناوە ئستعمار. دەرکە ئێمە لە ئستعمار غەڵەتە. ئێمە پێمان وایە کۆمەڵی ئینگلیسی هاتکن چیمان هەیە بیدزن. نەکاول، ئەمە دەرکە دروستێک نییە. نهاتکە چیت هەیە بیدزێ فقط بۆ دزین. ئەوەی کە پێژن ئستعمار تۆ نایوێنی دروستکردنە بازار، مناسباتە بازار، سیستەمە بازارە.
تا ئەو کالای خۆی بێنێ مەوادە خامە تۆ بووامت زیلە تۆ ناکە پوڵ مەگە ناداوە نەوتەکە پوڵ مەگە ناداوە توتونەکە لەگرا بە هەرزان لە تۆی سێنەی کاتا کالای آخر تێری تۆی داتەوە بە تۆ ئەوەی تۆ نایوێنی ئەمەسە تۆ فکرەکەی ئەیت زیلێت نایت زیلێت کاولتی کردگە سیستمی بەسەر تۆ دانیاگە تۆ حاڵی نییە چی لێ قومیاگە هەر ئەمە وەختێک نەزمەکە دائەنێ ئیسێشی قاچی کێشێتە دەرەوە بەخۆی ئێژێ ئستعمار بە ئەدەبیاتە ئەڵمان ئێژێ ئەدەبیات مقاومەتە ضد ئستعمار تاگراگرتە ناسیۆنالیزم ئێرانی ناسیۆنالیزم عروبە ناسیۆنالیزم تورکی لە مەرحەلەیە ئەووەڵا ئەدەبیاتە فۆلکیە نەنەیشنی ملیگەرایی کە بە فارسی تەرجمە ئەوێتۆ لە فۆلکە ئەڵمانی وتێت لە ناسیۆنالیزمە و لە ناسیۆنە فەڕەنسەویۆ نایت ملەتە تورکیە لە فۆلکە ئەڵمانی تێت با بزانی انقلاب شاه و مەردمە ئێران یعنی یەک کاسەکردنە شاه لەگەڵە مەردمە ئیدعای ئەمەسە کە بەدەن و هەیکەلە ملەتە ئێران یەک هەیکەلە و ئەم جامعەت تەبەقاتی تیانیە بەڵکو کەشاوەرزە کەشاوەرز ڕەبتی بە زەمینە زەمین مستاقە سەرزەمینە و شاه و خەڵک وەکو یەکوان دەرنەتیجە کۆمەڵگای ئێمە یەک بەدەن واحدە توێژی دیانیە نە تەبەقەی کرێکاری واتیە نە تەبەقەی سەرمایەداری واتیە انقلاب شاه و مەردمە ئێران چ بوو ملەت مەردمە ببەخشن ملەت شاه ملەتە ئەم قسانە حەمەرزای پەهلەوی لە کۆنگرەسە ئەمریکا ئەگەر اشتبانەکە 1970 کردگیسی و ئێژێت ملەتە ئێران ئەرزشەکانی بەهاکانی و لایف ئستایڵی وەکو ئەرزشەکان و بەهاکانە ملەتە ئەمریکاس شاه لەگلا گەرەکیسی ئێرانیە بە ئەرزشە ئەمریکایی دروستی کرد تخيل الشاه وخيال الشاه لملة إيران أو يبيجي التمدن الجديد رازكا كوملي إنساني دروس كرت امرو خيانا ناسنو أم إنسان إيرانياني امرو محصول التمدن الجديد الشان تما سر أم تمدن الجديد أزانم كوملي ديتا فردية أو نفرس سەرەکەی بۆ بنەکەی بۆ ئێوە وەسڵ ناوێتەوە تۆ لەگدا خەڵەتیایی تالی و دواتە ئەورید بۆ بێرن بێژن ملەتە ئێران بۆ شەڕەتەکە ئستعمارە ناسیۆنالیزم مەقاومەت بەکارەوە بەڵام ملەتە ئێران بۆ دروستکردنە پەیکەرە ملەتە ئێران ناسیۆنالیزمە تەهاجمی بەکارەوات هەرتکیان تەلفیقەکە دەرونی بیرو ئەوەڵی بۆ دەرکردن ئستعمار مەقاومەتیە ملەتە قەهرەمان و ملەتە خاص و فرە قەشنگە و ملی گەراوی و منافع ملیە ئێران و زاتیان نێبێژن ناسیۆنالیزم چون ناسیۆنالیزم قێزەونە بەرژەوەندیە ملەتە ئێران و ئێران دەبێ گەورەتر بکەین و لە جاران و ئەمە هەمان ئەدەبیاتە فەشیستیە پس دەرکە غەڵەتە لە ئستعمار ئێمە ئەخاتە ناو بازیەک دەسە شاراوەکانە پشت دانیانە سیستەم ناوێنین پێمان وایە مشتێ فاسد بە ناوە ڕۆشنفکرە ئێرانی تورکی لە ناو دڵیانە قوڵەی دڵیان هاتکە بۆ تورکیە و بۆ ئێران هاتکن ملەتە قەشەنگە ئێران دروستکەن ملەتی زیبای تورکیە دروستکەن خواڵی ناگرێت و ئیتر تۆزێت تنچووگن نانە پانیکەرە و جەمیکەرە و پانیکەرە و جەمیکەرە و ئەوڵ دەفە قەڵم ڕۆزودایی یەکەن تا بازاڕدا ئەنێن کارمەندی بۆ دروست ئەکەن لەسەری دای ئەنێن ئیستە ئیشی ئەم بازاڕە حیفز بوێت تیک 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 وەکو چرخدەندەی ساعەت ئۆتۆماتیک کارکە چۆنم کارەکەی کاورا کەرەکەی بە چی کەریەکەی ژی هەنی خۆتە بیپارێزە
بمبارزات ضد استعماري كإما قمانكين وأروين الدار يجي والله أخوة على نابي تفرق على ماني شرقتك بانا جدا والله غاندي لم هندهاتو يتد بريطانيا شكستي خواه كان أخوات أي لدواي جمع جهاني دو متعيسة صولات زياتر دروس بوغا غانديان بو نه نيان بو أجر لما حارمان بو من فقد جركم بو لو تجربية زيستقصب كم كلمة حارمان نية لخوي وبوجينو دجمن خومان شقل خومان أدين چون قورمان نية أوي بومانيان دروس كرجا مشتي سخيفن جاسوس الدولة كانن ميكروبن ككرياغ لسجيان إيما تا إيما هلسو كوت غلط بكين تا إرادة من بتشميتو بأوي في شكي كان تقاندوي برامبر بۆ خاترێ ئەوەی دەواازەکانە شارێ بکەیتۆ جاسووس بەهەنێرە بۆیان لە پشت دەواازە ئینسان خەفتگە جاسووس شایعە دروستکە لاوە و لەشکەرەکەیان جەڕارە و بەخوا بتانگرن تەجاوزتان پێکەن و وە گیانتان ئەگەر تەسلیم بوون کەس کاری پێتانە و نیە و ژیانتان خۆشە و ژێ یەکێک کەنیشکێکتان پێئەدن زاوزی زیاترکەن و ئەمە کاری کێس ئەمە کار دوژمنە لەبەرەوەی تۆ دەواازەکە کەیت و تا ئەو بێتە ژوور بۆت بە ئێوە وتم ڕێگەی چەماندنەوەی ئیرادەی ئینسان فرەس مثالێکتان بۆ لێ بەم ئێمە ئینسان لە هاوردنە دەلیل زوانمان قاسرە زوانمان کار ناکە ناتوانین دەلیل بێرینەوە سەختە بۆمان دەلیل هاوردن بۆیە لەسەر زەواهرە بچووک ئەوێسین هەرچی شتە بچووک و سادەی ئەکەین و لەبەرەوەی هەم خۆمان بفامین هەم خەڵکی و ئەمە ئەوێت و سەمەرەی ئەوەی کە ئێمە لەسەر سادەیی بتوانین بڕیار بدەین ئەمە یعنی چی وتم ئەمە یعنی چی من قسەکەم کابراوە منێژێ بەخوا قسەکانە جوانە ئەم فەقیرە ناتوانێت لە ڕووی کۆمەڵناسیوە لە ڕووی سیاسەتەوە لە ڕووی استراتیژیوە لە ڕووی فەلسەفەوە شرۆڤەیە کارەکەی من کا بێژە کارەکەی من چەندێ گەورە بوو ناتوانێت ژێ بەخوا کارەکانە جوانە چۆن دیبەی جوانە یا مەسەڵەن باڤڵ لە کۆنگرە تێتە دەروێژە کۆنگرەیەکی جوانمان بوو چون باڤڵ ناتوانێت ئستدلال کا ئێژی جوانە ئەمە یعنی ئێمە هەچشتە سادە و بچووکی ئەەکەینەوە مستاقە قسەکردنەکانمان چیوە قزاوەتەکانمان چیە دەرکە سادە چون ناتوانین ئستدلال بێرین ناتوانین پیچی دەفکرکەینەوە کابرا وا تێگەیگە هەرکە عینەکی لە چاواوێ بۆین باخ بوەسێ چوار کتی و دابنێ خۆی تەسک و کات و ئارام قسە بکات و بێژێ سڵاو ئەەکەم لە خەڵکی قارەمانی کورد و میلەتی قارەمانی کورد و پێشمەرگەکان و بنەماڵەی شەهیدان و ئەم گشتە خوێنەوە داگمانە و بە قوربانتان بم و گشتتان پیاون و پەکەکە پیاوە و کۆمەڵە پیاوە و دموکرات پیاوە و بەڕاستی هەمویان بۆ خۆیان زەحمەتیان کێشاوە ئەم ئیماژە سادە نیشانەدا من ئینسانە کورد پەروەریەکەم نیشانەدا من ئینسانە ژیرە سیاسیەکەم نیشان ئەدا من ڕەجولە سیاسی ئەم ئیماژە کۆمەڵەیە فاسد پەکەکەیە تابوونە دندان فاسد پارتی حیز یەکێتیە نیشتمانی و شەهیدەکانتان وا لە ڕێگای خەساندنە مەردمە کورداتانە کوشت ئەم پیاوی تووڕێیەکە سەوادی نییە زد کوردە پاسدارە دلیلی نییە بێتێتی چون استدلالی زەعیفە بۆ خاترەوەی بتوانێت قەزاوت بکات ئیشە دەرکێکی لە کورد بوێت دەرکێکی لە دوژمن بوێت کێ دوژمنە کێ دۆسە دوژمن چۆن تێ دۆست چۆنە ئەو دۆست بەمە ئەوێنێت جامانە وەسێتە سەری لە پانتۆڵە کوردی لە بەرەکە
ئەرێ هۆ ئامین قەزا لە ماڵم حەزی پێیەکە ئەمە دۆسە. بەڵام هەر کەسی حەز نەکا ئەرێ هۆ ئامین قەزا لە ماڵم ئەمە دژمنە. هەر بەم ڕاحەتیە. لە پشتە ئەم زەعف بەشەرە تۆ ئەتوانی دائیمەن بەشەر بخەڵەتێنی، ئێرادەی بچەمێنی تۆ. یعنی ئێستا من گەرەکم وایە ئێوە بخەڵەتێنم و گەرەکم وایە پوڵێ دەسم کەوێ لە پارتی و یەکێتی و کۆمەڵ و دموکرات دەسێ دەمە قۆپانەمە کردە بەر و عەکس قازی محەممەدتی هەڵدریاگم لە پشتم و دائەنیا و پەرچەمە خوێڕیەکەی پارتیم دائەنیا و سەلام عەلەیکوم خەڵکی کورد و بەڕاستی میلەتی گەمژەی کوردخوا هەڵی ناگری و زۆر بەدبەختین و چیاکانمان نییە و ئای براڕۆ چەند بێدایک و باوکشین و ئەمە ئیتر خەیری تەسویرە قەش براڕۆ کوردە زۆر کورد پەرۆ ئەوە بۆ مەعاشیە و خەڵکە نادەن و چیتان کرد بۆ و خەڵکە و کوڕی و خەڵکتانە بۆ داوە کوشت و خەڵکە و زۆر ئینسان شعبیەکە خەیری شعبیە خەیلی پێی گەورەیەکە. بۆ چون ئێمە مانان توان استدلالمان نییە، کنێسمان ئەڕووینە سەر ئیدراکاتە حیسی. نظام سوڵتە ئەمەی زانیگە پشت پەردەی ئەوەی کە من تەکە حەمە عەلیە ئەوێت و شەڕم 2000 فیتنە خەفتگە. حەمە عەلی باسمەکاوە خراو ژنەکەی هانەدات باسە بنە ماڵم بکات، خوێشکەکەی ئەهەنێرێت، زەعفم لێ بگرێت، پارەم ئەدزێت، زەمینەکەم ئەسووتێنێت، خەڵکی لێ دنە داگم، ئەیواتە چوارچێوەیەکی تر. کاکە حەمە عەلی کەمەری بەس کە من نابوت کات. من و حەمە عەلی لە جێگەیەکە گیرەوین، من مشتیم لەو ئەو مشتیا لە من، خەڵک هەردکمانە گریژ مکە شەڕخراوە و هەنی سەگە و لاو و تاویک و بەخوا شەڕخراوە. کورە کاکە بێڵە ئەم شەڕە مشتەکە بەس تەعەیونی نییە، 2000 تەعەیوناتی تر وا لە پشتیا. ئەجێ ژیانم بۆ ناکرێ، ژنم تەلاقدا، کەنیشکم کوشت، کوڕم دەربەدەر کرد، ماڵم لە دەستدا، زەمینم چوو. بوێسە کاکە بەس ئەم مشتە نیە تۆ ئەیوێنیت. ئیستەیشە بەربگری بەم مشتە سەر لە نوێ دووارە دەست پێکات و چۆن بەرە تۆ ئەگرن، چون ئێمە ئینسان توانە لە یەکدانەوەی چتە پیچی دەمانیاسە. عیلم بۆ دروستەکەن، عیلم ئەوەسە کە تەمامە پیچیدگیهای جەهانە هەستی و قەوانین بەستەبەندی ئەکا لە فۆرموڵێکی سادە ئەداتێ. کارە عیلم ئەوەسە لە فۆرموڵێکی سادە. بۆیە من فرە مەواقع مەجبورەوەم میسالگەلە سادە حتا ئێرۆتیک بێرم تا کاورا خاز متوجه بوێت. پس یەکێک لە ڕێگەهای چەماندنەوەی ئیرادە خەڵەتاندنە چاوە ئینسان گەلێکە کە ئەکسەرەن قووەیە، استدلالیان زەعیفە. کاورا هەڵەگەڕێتەوە من ئێژێ تۆ عەلیە خامنەی هەناردەکتی، یەکێکی تر ئێژێ من لە هیتلێرەکە، هیتلێر، یەکێکی تر ئێژێ ئەمە ئێژێ عومەرە خەتابە. سوال لێکە ئێژی چۆن عەلیە خامنەی منی هەناردە؟ ئەکەوێتە حەپە حەپ ئەچیقێنێ و حەپە حەپەکە یا ئەیوهە الناس بێن ئەمە عەلی خامنەی هەنارگیسی. دێ ئەو نەچارە دەمە منەکە، نەچارە ئستدلالمەکە، نە عەقڵی هەست، سەخیفێکی گوێرەکە تەواوە، زۆرە خۆی لەسەر ئەوە دانیاگە کە من ئەیدەیەک بخەمە پشتە ئەو کە ئەو بتوانێ ئەم گەمارو لە من بە. ئەو هەنووز نازانێ پازدار بوون لە ناو جامعە هیچ تەنەفوری دروست ناکە. جاشە دەوڵەتە عێراق بوون تەنەفور دروست ناکە. مەسعود بارزانی یەکەم جاشە دەوڵەتە عێراقە، یەکەم جاشە دەوڵەتە ئێرانە. ئەوەسە پاڵی دابەس و هیچ مشکڵێکیشی نییە. ئەوەی کە من ڕەفیقە عەلیە خامنەئی بووم لە ناو مێشکە ئەو مردمە و عەقڵیان وەسە تۆ، من زیاتر گەورەیە کا تا بچووکم کاتەوە. گشتیژێ برا ڕۆمە دەسی ئەڕوا لای عەلیە خامنەییە، با بڕۆمە سڵاوی بووم و ڕەفیق بەڵکم شتێ دەسم کەفێ. کاورای ئەحمەق حاڵیدە، بۆیە چارە من ناکەن، چون استدلالتان زەعیفە،
چون تو وقتی گەرەکتە ئستدلالکەی سەدان چمکی ئەخولقێنە ئیستا من گەرەکمە دەرمەوردە شەڕ قسە بکەم 2000 چمک تۆ ئیشێ بناسی خاسی خراوی دۆز دژمن ئیرادە لە پشتە هەر شتێک ئینسان خەفتگە هەدەفە ئەسڵیە شەڕ بچووکردنەوەی چەماندنەوەی ئیرادەس بزانە من خەریکم پێت ئیژم لە کوێی گەلە و ئیرادەیە تۆ ئەچەمێتەوە و تۆ تەسلیمەویت و تۆ شکستە خوارگە شەڕ ئەوەنە بەربڵاوە ئەوەنە بەری بڵاوە و تۆ ئەوەنە لە جبهەگە لە جۆرا و جۆرە و لێت دریاگە خۆت نازانی کەی فەتحیان کردگی فتح کریاگی تۆ سەرزەمینی فتح بووگی دەیان پەرچەمیان بەسەر تۆ دانیاگە خۆت خەوەرە نییە ئۆکەی تەمامە ئەوانەی وا بوون و شیقە چیقکەرە ئیسرائیل یا بوون و هەڵخەرەوەی فلستین لە ژێرە ناو میلەتە ئیسلامیە درۆزنە موسڵمانەکان و پەڕۆزنە یەهودیەکان بابێن بزانین ئەم اتفاق لە فەلەستین کەوتچی بوو ئاخرین مەرحەلەیە چەماندنەوەی ئیرادی ئینسان تۆقاندنە یەکشت بزانن لە شەڕە تۆقاندنە لە دکتۆرینی شەڕە تۆقاندنە مەبەست سەرکەوتن نییە مەبەست ژەڵەژانە بەرامبەر دانە خەوف بەسەریا تا ئیرادەی متزەلزل بوێت غەڵەت بکات و کارە ئیفراتی بکات لە غەڵەتێکە ئەیکا کارە ئیفراتی بکە هەدەفە لە عملیات تۆقاندن سلسلە مەراتبە یەک لە دوای یەک ڕەتفعلە غەڵەتە توندە پەرێشانە نەسەرکەوتن چه اتفاقی کەوت کۆمەڵی فلستینی چوونە ئەودیەوە بۆ ئیسرائیل تەسویرێکیان لە تۆقاندندا ئەمە چیەکات ئەمە سەرکەوتنە فەتحیتیان نیە تو بژی ئەوە دیتە نەیتوانی ئورشەلیم بگرێ و تەبیعەتەن ئیسرائیل وایژی نه هەدەفێەوە نەبوو ئیسرائیل وڵاتێکی چکۆلەس ئیدعاءەکا بە مردمەکەی من خودای ئەم سەرزەمینەمە پەلەوەر پەڕ نادات من بە ئاسمان گۆلی ئەدەم کەس چفە ناکە لە دەریگوێی داوای ماچی لە ژنەکەی بکە من ئەزانم تهدید لە هەر کوێی دنیا بێ بەر لەوەی حرەکەت کا بە تەرەفە ئێمەی من لێمانداکە ناگەهان تەسویر دەوڵەت ملەتی وا بەم جەهانە سوڵتەی هەست پەلەوەر بەڕ نادات جایژێک هاورایەکی کورد گەیوە ئەڵمان داوای پەنابەری کرد و کاور دەوڵەتە ئەڵمان لێ پرسی بوو کاورا وتوی چەند مناڵە هەز وتی برا ڕۆ دەوڵەتی ئەڵمان بەم عەزەمەتە نازانێ من چەند مناڵم هەز خەڵکە وا فکرەکە ئەم هەیکەل یشکاند بۆ کێ شکاندی هەم بۆ خۆی شکاندی هەم بۆ جەهان شکاندی هەم بۆ خەڵکە ئیسرائیل شکاندی خەڵکە ئیسرائیل تۆقی بەخۆیشی سابت بۆ ئەو خەڵکە قارەمانە نییە مەگەر نایەنەوت ئیسرائیلی وردو دەستیان شەڕەزانن مەگەر نایەنەوت وردو دەستیان چەکیان هەست ئاگاتان لێ بوو چۆن بەسە زوانی هەڕایانە کرد و دەرەچوون ئەمە تەسویرە ئیسرائیلی بۆ خۆی شکاند خەڵکە ئیسرائیل خۆیشیان زانیان لە پەسە ئەم گشتە خۆیان فوتێ کردە بۆ هیچێ نییە ئەوانیشە ترسن تۆقاندنی دەرەنجامەکەی ببێ چی دشکردەوەیە غەڵەت ئیسرائیل دەست بەجێ وتی من ئەتان دڕم من ئەتان کوژم شەلم کوێرم ناپارێزم وتی ئەو غەزە پەلامارە گەمارۆدەم بێنشی گەمارۆدی غەزە گەمارۆ دریاکە چیتری پێکەی کاورایە تهدیدە بە مەرکریاگە چوار جاری تر تهدیدی بە مەرگیەکەی کاورایە وارە لێوارە مەرگا تهدیدی بە چێکە بە برسێتی تەجروبە گرگە وان ناو برسێتیە تهدیدی بە کوشتنەکەی داچی ڕۆژەسایی مەرگواوم لەسەریە چیتری پێەکەی دیوارە و کێشاگە و سیم خاڵدار و دانیاگە و تانک و دانیاگە و درۆن تێت و ئەڕوات و جەواسیس و تێخسکە و چیتر ماگە بیکەی
مەگەر بۆمبێکی ئەتۆم دابگری گشتیان تەواو بکەین هەرەوە ماکە واتە فش ئەڕووین گەمارۆیانە دەین دێ ئەمە واکونشە غەڵەتی بوو شەلم کوێرم لەبەرەوەی بێژی ئێشم پێنەگەی دەستی کرد بە بمبارانکردنە کەرتە قەزە تۆ لە بەرە سیاسی دۆڕیایی چونیسە ناتوانین تەسویرە ژن و مناڵە کوجیاگەکان بفرۆشی تۆ و بێژی من قوربانی بووگەم ئائیسە تۆ دەڕی و خەریکی ئەدڕێنی و ژن و مناڵە خەڵکی کوژی لە گراوە ژن و مناڵە تۆ ژن و مناڵن لەوێوە وەزیری دفاع ئێژێ ئەمانەی کەرتە قەزە مشتی حیوانی ئینسان نەما چه اتفاقێکەکە فێ زنجیرە واکنشە یەک لە دوای یەک دروسەوێت یەک تەبعاتە سیاسی هەست دوو تەبعاتە ئابووری هەست تەبعاتە کۆمەڵایەتی هەست ئیستا ئیسرائیل ئەو مردمەی وای تیا 1 ملیۆن تەوراتیان بوو بخۆن خاخامت دنیا بێ باو و ملە تەوراتە کاورای ئیسرائیلی ناتوانێت باوەڕ نەکا هەرئان منتەزرە سارۆخێ باوەق نییە ئەوەی کە 9 ڕۆژە گشتیان چوونە سەناو پەناگا لە ترسا دەلیلی ئەوەسە ئیتمینانەکەی جارانیان نەماکە ئەنە جارانیش تاکوتوکێک موشەکیان هەر بۆ ئەچوو تاکوتوکێکی خەڵک هەر ئەکوژیا بەڵام خەڵکەکە بە گشتی ئیتمینانی بوو کە زەربەی وا ناخوات بەڵام 7 ئۆکتۆبر بووی سابت بوو خەیلی شکەنەندەتر لەوەسە کە فکرەکە ئیستا کەوتگنەوە واکۆنش ویاڵەتە متحدەیە ئەمریکا ناوە هەواپەیمابەرە هەنێرێ تۆ ئەگەر کەرنەوی ئەم کارە کە ئەیکەی مردمە فلستین گەورە ئەکا بچووکی ناکاتەوە من پەیمانە حەیدەری نییەم ڕەهبەرە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ نییەم 1 ملیۆن جار وتگمە ئەگەر پیاگن بێن بمگرن بمکەنە گوانتانامۆ بۆ من کە ئیمڕۆ ئیمکاناتە وەسیعە مادیەکەم لە بەردەسانیە یەک تەبلیغات و پڕۆپاگاندا مەتنە ئاخێزە تەقێنێتەوە چه خەبەرێ لەمە گەورەترە بێژن پەیمانە حەیدەری ئیاڵەتە متحدەی ئامریکا چوو گرتی بۆ گرتی چۆن ڕەهبەر ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بوو 2 ملیۆن نەفەر گوێی تێژەوێت و بزانێ ئاخێز چێژی ئەڕۆنە شوێن ئەوەی کە بزانن ئاخێزیژی چی دەیخۆ من هەر جەم ناکرێم و ئەو نەزلەو ئامریکا ئێژێت ناوە هەواپەیمابەر ئەهەنێرم بۆ خەڵکە قەزە خەڵکە گەمارۆ دریاگە لە سجنکریاگە 360 کیلۆمتریە سەیرە زەربە بکە دێ تۆ پێی دوایە خەڵکە قەزە بچووکەوێت یا گەورەوێتەوە ڕۆحیەی لە دەسەدا یا ڕۆحی ئەگرێ کورەوە کوردی ژێ دۆسی ژنەکەم ئەگەر پیاگوێ داخم لێنای بریتانیا ئێژێ ناو ئەهەنێرم ناوشکەن ئەهەنێرم شەڕیان کات ئەمە ئیرادە دوو لە میشە بەختیان ئیستا خەڵکە فلستین پەرچەمەگرێتە دەسەوە ژێ نظامە سڵتەی جەهانی بە ئاشکراترین دەموچاوی پەلامارە ئێمەی داگە ئێمەی ڕۆڵە و ئەمریکا و ئیسرائیل پەخ لە هەر کە بکەن کونیە خۆی پیانەکە وەلی ئێمە ئێشمان پێگەیانگن هێزمان بۆ دێرن خەیلی بەری جەهانیەکە ئەوە وا دروسەکات کاورای چینی لە پکەنە پەلامارە کاردارە سەفارەتە ئیسرائیل لە داوای کوژیت خەیلی مهمە خەیلی مهمە تاکە ئێستا ئێژێ گەرەکمانە بڕۆینە ئەودی و بیگرین چی بگری کوێ بگری بیگری چی بوێت ئەی تۆ نازانی ئیدە ناتوانی فیشکی بیابنی ئەزانی تۆ بڕۆیتە ئەودی و گەرەکتە کێ پاکەیت و بزانە کاورای ئەحمەق تۆ لە پشتە سنوورەکانە قەزەوە تانک دانیاگە و هەواپەیما و دانیاگە و سەرپازە دانیاگە ئەرێگەل و ئێوە دیتان لە قەزە 100 نەفەر سەرباز سەنگەربەندی ناوی خیابانی کردوێ نە نەمایشە حیزانەکەی پارتی و یەکێتی و کەرکووکتان وا لە بیرە پیرەژنی هاورد و خنەخن ئەیوت شەڕەکەین حیزەکانە قەندیل چی لە بیرتانە ئەفرینتان لە بیرە پیرەژنیان هاورد و ئەو سۆنەس و خنەخنیە هاتووی و ئەزیە بەریە خۆ دەدەم و ئەزی ئاخێ خۆ بەرێنا دەم و ئەزیە بەریە خۆ دەدەم فرد جرتیان کرد و دەرچوون لە بیرتانە
شەڕ ئەمریکا و عێراقتان لەبیرە خیابانەکانە بەغا سەنگەریان دانیا و نحن نحرب مع العيباننا شعب البطل العراقي جد نقي بطلنا وعراقينا دانش نمايش مدرورة هزاران سرباز إسرائيلي لبشت كرت قزوي سياقة توصانا في الفلسطيني ناويني السنغري لخيابانا داني هويت أزاني وارتش إسرائيل توقيني تكيكيا ترفة شبح تكيكيا ترفة لشكر الجنوى لجير زميتي تدر ديخو هر ليستو بوشكم ماي بيبي إسرائيليا كان بستديانا نازين تكيكيا شركة بالكي جو بايدن ديوك وزنة آن خلطيني اجي او بياغنين بين درو جدا قالك تبي تدرو ديتو بياغو بروديو استا زربي قوريك وشياغا هيمني نظام السلطة شياغا بهمة چيز كرياغا كان الدنيا يك لدوا يك اترازين زانيا نظام السلطة زربة بزيرة إسرائيل كان توقياغا خلقكي توقياغا يك لدوا يك اشتباع كان وقريك يعني لبري سياسي دوريان لبري بروباغندا دوريان حراس وخوف فسريان وزالوغا اما هش نوروجا قريك يعني برونا اوديو ونارونا اوديو اوان قريك يعني ورقك خلقرين وزان اشتباهيان كرت قريك يعني الرقي بروباغندا وهيز عسكري ودريش بيكردن إرادة فلسطينية كان بچمنو فلسطينية كان وادار باشتباه بكن تا ام دقيقة فلسطينية كان سركوت كن لو هدفيك بويان توقاندن اواني جلجاندقة إرادة يعني جلجاندقة بري جهاني ليان كرقصو دو كرتو وأمانة بويا نشيتي برواوا دي آخذ كردوار سربخو أمي بو إيوه خويندو إيما مردمي كين واقرك معنا قدرة خومان لدس أم قشتا بعضي قالت دربيرين من إيوه متوجه كرت كأم جريانة بيج قل إرادة فلسطينية كان دسي عاج كزيد يعني چون خيل إيماج قوريك دروسة كان لشكست بو أمريكا بو نظام السلطة نشمود إسرائيل نابو دويت وتم أكتوبر دوائي جهان وارد فازيكي ترمي خويندنوي إما دروسة والزربيكي كاراي كشنديان وشاند كحالة هاجيقا كي خاص ناميتو بالكا اگر فلسطيني كان دروس حركتك يما دروس حركتك خلق دروس حركتك بريكي جهاني لمقابلة دي صلاة السلطة قال نظام السلطة دروزة بيت بيوستيش ناكات كاورا حركسيك بي لجيقيك اترازي وليانتات بليان بوناكات هاي استمن تسويركم لقزة دا ايمي كرد اشي داوشين 360 كيلومتر خاك قمارو درياق لچوار لاوة نايجي برسيمانوي نايجي امري نايجي بالروج نكان مان جمعيتيان هجدة صالة ازدواجك منال دوزكن تا بمينينو استراتيجي شر منال دوز كدنا توجي استراتيجي شر چيه قمبانو كيتو ساون اللوكسيلي بي سيليكوني تيبكي لبروي حزيبي كي قشنغ من الدنيا بشكم نظام السلطة الدفاع عن اللي بكا اويم قصانا بوتو تيري مجدو سرودي وكرامتي لتو صندقة اويم قصانا بوتو تيري سيخور الدجمنة اويم قصانا بوتو تيري نفوزية دجمنة وتمام شركري وسرودي لناو تواكوشتقة بي اوي يكفي شق بتقينا ورد ودسمان تسليم بوين
ورد و درسمان دەستمان بگەسە سەرەوە ورد و درسمان قبوڵەکەین ئەوان ئەربابن ئێمە مشتی خوێڕی بەچکە ڕەعیەتین وا ئەگەر ئەوان ئیجازە بدەن نەفەس ئەکێشین و زاوزێ بکەین بۆیان تا خوێڕیەکان دنیا زیاو بکەن کەم نەکەن حدمان چییە بیر لە ئاینە گەورە و بیر لە سەروەری و بیر لە سەپاندنە خۆ بە ئەم دنیا و بیر لە زلزانی نەخوا بکەین حدمان چییە ئەمە تەسویرێکە بۆ ئێوە دروستیان کردن نەمادە ئەمیشە حکوومەتە هەرێمە کوردستانە پارتیە یەکێتیە کۆمەڵەست دموکراتە پەکە کەس ڕووناک بیرە هەڵسوڕاوانە کۆمەلگای مەدەنیە مەشاهیرە کوردە قەڵەم بەدەست نووسەرە ورد و درس ئەو حیزانەی قەڵەم لێ ئەدەن ئەم تەحلیلێ من بۆتانم کرد بۆتانی ناکەن هەڵە خەنەوە بە دیارە ئیسرائیلە من هاتکم مردمە کورد سەرخەم نهاتکم ژێریخەم من هاتکم کورد کەمە کورد قارەمان نە کورد تەسلیم بوو کە تەجاوز پێکریاکە خۆوە بچوو بزان ئێمە نە لە کەسێ لەم دنیا سەرترین نە لە کەسێ لەم دنیا بچووکترین ئەوە کوردیەتە ئێمەس دەریەخا چتە قەشەنگێکین خەڵک حەزمان پێکا وەکو ئێمە ویت یا تفمان تێکات وەکو ئێمەی لێنێت کارەمەن نابودیە دوژمن چەماندنەوەی ئێرادەی دوژمن ڕێک و ڕاستکردنە زەهنیەتە ئێوە و دروستکردنە ئینسانە گەورەیە کوردیە هاوکات دانە ئیماژ و بەدیلە ئینسان سەروەرە تا تۆ قیاسە بوێت تا تۆ خوێندنەوەت بێت وەختی گەیە پای مێزە مذاکرە یاڵەتە متحدەی ئەمریکا سازمانە فەتح لە جریانە تەرۆریستی دەرتێرێت یاسر عەرەفات بە یۆنیفۆرمەکەیوە ئەواتە ناوە کۆشکە سفید و کەمپ دەیوید وەختی زۆرە بوو ئەزانی بۆ یاسر عەرەفاتیان برد لەبەرەوەی تەنیا مەرجع فلستین کە ئەیتوانی پایانە شەڕ و دەرگیری دروستکە یاسر عەرەفات بوو تۆ تا بەیانی هەیکەلی بوو دروستکە مادام یاسر عەرەفات نفوزی هەست تۆ دەمە یاسر عەرەفات نەوێنی شتێ بەناوە سەڵح و ئاشتی ناوێنیت ئەوەی لەم سەرزەمینە گەرێکی قاچ خاتە زەمینەوە ئێشێ موافقەتە ئێمە بگرێت ئەنا ناتوانێ ئەو سیگارە بفرۆشێت ئەمە ئایەندە پێتان سابت دەکا ناتوانێ ئێمە نەیەڵین بۆ کەس ناچێتە بەرەوە ئێمە نەیەڵین سەقامگیر ناوێ ئێمە تەئیدی نەکەین بۆتان ناچێتە سەرەوە ئەگەر ئەمتانە فەهمی یاڵەتە متحدەی ئەمریکا ئەمەی فامی ئسحاق ڕابین ئەمەی فامی ئسحاق ڕابین وتی ئەگەر یاسر عەرەفات مۆری نەکا هیچێکم قبوڵ نییە ئێستا زانیتان ئەوە گەورەیە ئەوە نەبوو یاسر عەرەفاتیان بردە ئەوێ ئەوە وەزنی یاسر عەرەفات بوو چووە ئەوێ ئەم جەریانێک شتی هەسە مردمانێک لە ناو فلستینا مەوجودن بە هیچ شێوەیەک شوناسێک کە بۆیان تعریف کردیا بەس و قبوڵی ناکەن ئەمە یعنی چی یعنی ئەو جۆرەی کە باسە ناسیۆنالیزمم کرد بۆ ئێوە ناسیۆنالیزم سێ قۆناغی هەست ئیمڕۆ لە ئێرانە کە زاتی نێبێژێ ناسیۆنالیستە نەک لە ئێرانە لە جەهانە کە زاتی نێبێژێتی مەگەر خەڵکن هاوشقام نا سیاسەتمەدارەکان لە پشت بەرژەوەندی گشتی و منافعی ملی و گەورەترکردنەوەی خۆ و ئالەم فشانە قسایەکەن ئەمە گشتی فاشیستی و ناسیۆنالیستیە بزانە تۆ بڕێک بەناو ڕۆشن فکرە یوتوپیاییە ملەتیت هەست کە خیاڵە خەڵکەکە ئەم خیاڵە دەوڵەت ئەیوات و ئەی خاتە ناو زانکۆکان ئەوێ تۆ زانست دەوڵەتی
ام زانست الدولتيه ادريت ناو النهاد كان الدولة نهاد كان الدولة تبديلي اكن بآيين الدولتي اما يعني شي من روجا اول هاتم كولي دي بيتم كل جيرنا والبروجي ايران الشيك بروجي مترجمان ناسيوناليزم برساخته عدم التبيين بون ايران اما يعني شي يعني ايران بلوي دروسي بكن يك نفر لم سرزمين بناو ايراني تخيلي نكردقه كواتا تو بخاطري وي دولة مودرن دروسكي يك نفرني ايراني تخيل كدويتا بيجي ايدك موجوده استيو دولتي بوغا هات كم ايديه قرتقه بالقيس شكل دانشقاي بيداقه نه هنوز دولتك موجود نيه ايدكيش سودتي نقرتقه شواهد ما ديش لزوين يكس ببريكاجن انقلاب مشروطه كريا بتقليد له انقلاب فرنسا ببخشة بتقليد له حكومة قانون ويكلمية مستشار الدولة بناو حكومة قانون بدون هبون بورجوازي خاونة شرخ توليد هزي بها مشيزنا وشاركان نية تقليد الانقلاب 1905 هذا دانشگاهی تارانه بو تأسيسه كان نهاد قال مختلف حكومتي بو داعنين خلقي بو كوچدن دانش حكومتي دروزه كان وتصور ملة متمدن أكن وكو ملة القوادة متمدنة تركيا بيكرية تمدنية ملات لبيكرية تركيا بيكرية تمدن جديد إيراني لبيكرية بدن ملته أمش بلوش وكات بدان تاريخ الجعل بدان يك تاريخ بيوستي متداوم لحكومة إيرانيات يك ملة التبيعي أمش بلوش تركيا قوادي شواكا آغاز ملة التبيعي بون تركيا لتيتي للسلطان قواد حمى قواد فاتح النبوكتي حيج حمى قوادي كي فاتح موجود نوغل تاريخه خاص قريا وقيانتان آغايان إخواني قريا حمي فاتح زماني دروس أكن لهزار وهش صوصي وشوارع كاحتياجا بملة التبيعية تركز 1304 آغاز دانانة هيكل بوغن اشتيك بناو عثماني أقل ويستو يجي ولاو فلان كز أفني وبيرو تيتو دماغ سزي وبيرو تيتو لهزار وهش صوصي وشوار روند تاريخ جعل وتو إجيت بو أولين بار عثماني بي بملة أوات عثماني قال كيسي سيتيزن وشاروان دروسكات وإجيت إيمان لدواي سلطان حما فاتح قوادا ملة التركي و بجغرافيا يكي خود مختارو إدارة كرياجين وهر مردمك لجير ناوة خود مختارية بومي خوي دروس كرقا استئشي بوينو يك بدنية ملة الترك أو سبيجن تنزيمات كومالي نادروس لسر زمين إيما حلص نويجن ولاو أفني وقو هربوقو لو دواي أويك أمانة قريك أنا ملة الترك دروس كان والله أوانيك خود مختار بون حزيان بينا كرت قيامان كوكو أو سلامة بشرف بارزان وكو جي وكو خاندان السعودية حيز أما قشتي جعله دسكاري بوغ السيناريو وبروجي دولة سازية وملة سازية أو زانستي إيما بعنوان الزانست بحثية كينشية دانش الدولتية بوليس چكارز بوليس آيين التكراري دروزكا بخاص فيرتانكم كار الدين چيه كار الدين تكرار وسواسة تو مسلماني چیه کی روزی 5 فرض نوێژە کی هەر دەحفە حەوەسی چیه کی ڕۆیتە مسترا و تارە تەگری دەسە ئەشوەری تو ئاوەکەی تو قێم دەستا و ئاوەکەی تو قێ و دەستا و قاچە ئەشوەری و مەسخ سەر ئەکێشی تی یەک مشت کەلەماتە تکراری تکرارەکەی تو نیەت من فەرزە 2 ڕەکات نوێژە سۆح بۆ خوا تەعالا و الله ئەکبەر و دەسەگری قل هو الله أحد والله صمد ولم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد سبحان ربي العظيم وبحمده تكرار 1 مليار إنسان
ڕۆژی 5 دەحفە ئەمە تکرارەکاتەوە. ئەسڵەن مهم نییە کە ئەم ئینسانە کە ئەمە تکرارەکات و باوەڕی بەمە بێت. حیز نەوێ، دز نەوێ، بێشەرەف نەوێ، سوخوەر نەوێ، گەواد نەوێ، لا ئیلاهە ئیلا الله ڕعایەت کاوە شەریک بۆ خوا قەراردانەدا. 1 ملیۆن خوای هەست، 1 ملیۆن خوا. ئەسڵەن مهم نییە کە ئەم نوێشکردنە محتەوای نییە. تکرار بێمحتەوا هویەت دروستەکە، حاڵیدانە. ئەسڵەن دەوڵەتە ئێران بووی مهم نییە تۆ حیجاب ئەکەیتە سەرە یا نایکەیتە سەرە، ڕۆژک ئەگری یان نایگری. کارە پۆلیس خوڵقاندنە ئائین دەوڵەتی و هویەتە دەوڵەتی ئائینیە. دائەنرێت کە لە مەسئلەی ژیانە ئینسانە دەخاڵەتکە تەمامە ئەرسەگە لە ژیانە ئینسانە. وەختی دەوڵەتە ئێرانی ئێژی تۆ حەقە نییە نان بخۆی مانگە ڕەمەزانە، نەبوو خاتری ئەوەی تۆ بواتە بەهەشت، بۆ خاتری ئەوەی تۆ وەختی ئەوێنی کەس لەم خیابانە دەمی ناجوڵێت و سڵتەیە دەوڵەتە ئێرانە وێنیت. من بەگیان و ماڵ و ناموس و زەهنی ئێوە سەوارە. ئەسە مهم نیە تۆ ڕۆژەگە گرتگە یا نەگرتگە، دەستگا ناخەنە ناوە میعدە بزانن خواردەکتە بۆت نییە لە خیابانە دەم بجوڵێنی. ئەسە مهم نییە کە تۆ دائیمەن مەسی نەشئەی یا خەریکە حبحبێنەی، ئەوە مهمە. من بە ئاینگەلە تکراری قدرت خۆم بەسەر تۆ ئەسەپێنم و تۆ ئەزانیت کە من قدرتم. هۆڤیەتە کراواتی کوت شەرواڵی بە لەهجەی فارسی و مەدرەکە تەحسیلی هۆڤیەتە لایفستایلە ئەمریکاییە ئێرانە 2500 ساڵە بوو. ورد و دەرسە ئەم مردمە گریم قسە تکرارەکات و مەدرەک گەراز مەدرەک بە بەها ئەزانێت. ئەمە ئاینهای تەئسیسی و ئاینهایەکە کە مد بوو و دەوڵەت ئەیکاتە مد لە جامعە. ئەسە مهم نییە محتەوای هەز یا محتەوای نییە. ئەسە مهم نییە تۆ کتێوە خەیتە پشتە سەر خوێندەکتەسەوە یان نەتخوێندەگەسەوە. ئەمە مهمە تۆ کتێوە سێنی خەیتە پشتە سەرە. متوجه بووی؟ هێزە پێشمەرگەی ئەقلیمە کوردستان هیچ ئەهەمیەتێکی نییە بوونی، چون هێزە پێشمەرگە ئەگەر هێزە ئاسایش نییە، ئەگەر هێزە دەژە تەرۆر نییە، هێزە دفاع لە ملەتە و سنوورەکانە ملەتە لە بەرامبەر دوژمنە خارجیە. هێزە گەوادە پێشمەرگە لە بەقاوڵ کام دوژمنە خارجیە خۆی جوڵێنێتەوە؟ سووریە، تورکیە، ئەمریکا، عێراق یا ئێران. 33 ساڵە دیکتانە هێزە گەوادە پێشمەرگە لە بەرامبەر هیچ هێزێکی خارجیە نەجوڵێتەوە. دەی پێشمەرگەی بۆ چییە؟ وە چی دەردێگەخوا؟ هیچ. کامە هێز بە دەردێخوا؟ هێزە کۆنتڕۆڵە داخڵی. هێزە کۆنتڕۆڵە داخڵی چی ئەکات؟ ئاینە دەوڵەتی دروستەکە. ئاسایش هێزە کۆماندۆ دژە تەرۆر. کافیە. بۆیە ئەمڕۆ باڤڵ بۆی مهم نییە بەو بەدبەختانەی واوت کێسی هێزە پێشمەرگە و مەعاشی داگە پێیان هەن یان نیەن. هەن یان نیەن. ئەو هێزە پێشمەرگە چەندێ پاتریۆتیکە. ئێوە دیتان ئیستە لیوایەکی هێزی پێشمەرگە بترازێ و بڕوا حکوومەتە هەرێم بگرێ بێژە ئێوە خائنن، ئێوە دروزنن، ئێوە فڵانن. نە نەتەندی. بۆیە من وتم ئەمانەیان دانیاگە بۆ کۆنتڕۆڵکردنە خەڵکی و دروستکردنە خەڵکی. بۆ هێزە پێشمەرگە تێژێ من 1000 دینار نییە لە گیرفانما. ئەو تەواوە کاربووکە هێزە پێشمەرگەس. ئەمە قەرارە تۆ بپارێزی لە بەقاوڵە دوژمنە خۆی بەدەسە دوژمنێک بەناو فەقر ئەژنووی شکیاگە. هێزە پێشمەرگەی تۆ بە
چەکە میلان بە مدەڕعە بە هەمر لە مقابڵ دژمنێک بەناو فەقرە ئەژنۆی شکیاگە دریاگەوە عەرز دێ قارەمان تۆ گەرەکتە چارە فەقرکەی نە بۆ خاترەوەی دژمنێک بەناوە فەقر نەماخوا چی بکەین گشتمان پانیە و بکەینەوە بۆ دەوڵەتە عێراق و حکوومەتە هەرێم معاشەکەمان پێ بدات هێزە پێشمەرگە بەرە فەقر ناگرێ ئێمە کی کاکە متەوەجێهەوی کاورا چۆن استراتێژی بۆ تۆ داهەنێت ئێستا ئێمەی کورد ورد و دەرسمان گەورەمان نییە ناتوانین گەورە فکرکەین و ناتوانین بازیە سیاسی بخوێنین و ناتوانین جەهان بازیە سیاسی بدەین ناتوانین لە خۆمانە مەردمێکی گەورە دروستکەین بۆی قەوارەمان بچووکە فرە بچووکە فرە بچووکە لا ئێوە خۆش